تیوار کاتی دابشکردنی موچەی مانگی یەک ئاشکرا دەکات. بڕیارە سبەینێ شاندی هەرێم عێراق لە بەغدا کۆ ببنەوە و بڕیار لە سەرپرسی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم بدرێت. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان سبەی و دووسبەی کۆبوونەوەکان لەسەر موچە بەردەوام دەبێت و بە ڕاستپاردا ناوەڕۆکی لێک تێگەیشتنەکەی هەرێم و بەغدا دەدرێتە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. ناوەڕۆکی لێک تێگەیشتنەکەی هەرێم و بەغدا لەسەر موچەی مانگی یەک و ڕادەستکردنی داهاتی ناوخۆیە کە هەرێم ئامادەی دەربڕیوە مانگانە نزیکەی 8 ملیار دینار بۆ بەغدا بنێرێت لە داهاتی ناوخۆ. بڕیاریشە تا هەفتەی داهاتوو بەغداد بڕیاری خەرجکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم بدات. سەرچاوەکە ڕایگەیاند کە لە نێواندا بۆ ناوەڕاستی مانگی 2 موچەی مانگی یەک لە بەغداوە دەگات و دەست بە دابەشکردنی دەکرێت. بەپێی زانیاریەکان لیستی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم ناوی خانە نشینکراوە نوێیەکانیشی تێدایە. واتە ئەو کەسانەی کە بڕیاری خانە نشینکردن دەیانگرێتەوە لە مانگی یەک موچەی خانە نشینی وەردەگرن و دابڕانیان بۆ کراوە.